خی گەورە و میرەبان سڵاوی خواتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە بەندی پێنجەم خێرایی کالێکەکان دەرسی یەکەم کەرتی یەکەمان وەرگرت. خێرایی کالێک بەچی بەسراوە بردۆزەکانی خێرایی کالێک شێوەی ڕوونکەرەوەی وزە. ئێستا لە کەرتی دووەم خێرایی کالێکمان هەیە، هەروەها ئەو هۆکارانە کە کار دەکات سەر خێرایی کالێک، پەیوەندی بیرکاری نێوان خێرایی کالێک لەگەر خستی مادەی کالێک کردو، هەروەها ڕێگەکانی دۆزینەوەی خێرایی کالێک بۆ نمونە بەهۆی خوشتەی تاقیکردنەوە، ڕێگەی چەندینە یامرین ڕێبازی کالێک، هەروەها جۆرەکانی ڕێبازی کالێک سێچاد زۆر لە ڕێبازمان هەیە. ئەلەو کەرتەی پشت بەخوا باسی دەکەین کە کەرتە چ گرنگە، پرسیاری باشی لێ دێتەوە لە ئیمتیحانی وزاری. سەرەتا پێناسەی خێرایی کالێکی کردێ، دەرێ خێرایی کالێک بریتێ لە چێ گۆڕانی خستی مادەی کالێک کردو لە یەکەی کات پێی دەرێن خێرایی کالێک، واتە چ گۆڕان ئەو دووکەوانش واتە خستی مادەی کالێک کردو لەگەر چێ لەگەر کات. طبعاً دەتوانین خێرایی کالێک بدۆزینەوە بە زۆر بەڕ، بۆ نمونە یەکێک لەوانە خستیە، خستی مادەی کالێک کردو دەداتێ کاتەکەت دەداتێ ئەوجە بە خولەک بیتن یان بۆ نمونە بە چرکەبی دابەشی دەکەی دەکەیە خێرایی کەواتە یەکەی خێرایی کالێک دەتوانین بنێن مۆلاری لەسەر کات، مۆلاری لەسەر سێکند یان مۆلاری لەسەر منت، یان دەتوانین بە مۆڵ بیدۆزینەوە. زۆر جاهای لە پرسیار مۆڵەکەت دەداتێ یان بە حازری مۆڵەکەت نادەتێ بارستە و بارستەی مۆڵی دەداتێ، دەیکەینە مۆڵ دابەشی کاتەکەی دەکەین ئەوجە بە چرکە بوو یان بە منت دەبیتە خێرایی بە مۆڵ لەسەر کات، مۆڵ لەسەر منت یان مۆڵ لەسەر سکند، یان پێت دەرێ بە ملی لتر لەسەر کات بیدۆزەوە، قەبارەکەی دایتە بە ملی لتر دابەشی کاتەکەی دەکەی خێرایەکەی دەدۆزیەوە. یەک دوو پرسیارمان هەیە، پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە لە کتابی ڕاهێنان ڕەش و سپیشێ دوای تەمەشای دەکەین ئینشاءالله. پەیوەندی نێوان خێرایی کالێک لەگەر کات پەیوەندیەکی پێچەوانەیە. خێرایی کالێک لەگەر کات لەبەرەوەی دەبیتە جاران ئەگە دوولا و نێوان بکەین، یعنی پەیوەندیان پەیوەندیەکی پێچەوانەیە. یاسایەکەمان بۆ نمونە خێرایی کالێکی تێدایە، ئەگەر هێمای ئاڕی دۆدانین کاتی تێدایە لەگەر خستی تێدایە، یان برین بۆ نمونە مۆڵی تێدایە، یان برین ملی لتری تێدایە، سێ بڕەدای من دووشتماندا تشتی سێم دەیدۆزینەوە. ئەگەر ئەو دووەمان هەبوو دەتوانین خێرایەکەی بدۆزین، یان ئەو دووە دەبیتە جاران، یان بۆ نمونە کاتەکەی دەتوانین بدۆزینەوە، کاتەکە دێتە جێی خێرایی دێتە جێی کات. کەواتە پەیوەندی خێرایی لەگەر کات پەیوەندیەکی پێچەوانەیە، لەگەر خستی ڕاستەوانەیە. یعنی دائیمەن کالێکە کیمیایەکان کە ڕوو دەدەن سەرەتا خێرانە، بە تێپەڕبوونی کات وردە وردە خێرایی کالێکە کیمیایەکان چی لێ دێت کەم دەکات. هەروەها لەگەر خستی ڕاستەوانەیە، سەرەتا خستی مادەی کالێک کردو زۆرە، خێرایەکەش زۆرە، وردە وردە خستی مادەی کالێک کردو کەم دەکات، دەگۆڕێ دەبیتە بەرهەم، خێرایی کالێکەکەش وردە وردە چی لێ دێت هێواش دەبیتن. کاتە ئەو دوو تێبینیەوە بەسمانەوەە. پێناسەکەی لە ئیمتیحانی وزاری هایتەوە دەرێ گۆڕانی خستی مادەی کالێک کردو لە یەکەی کات دەبریتە لە مامۆستا پێی دەرێن خێرایی کالێک. یعنی لە ئیمتیحانی وزاری پێناسەکەی لۆت بە هەڵبژاردن هینایتەوە بە گۆڕانی خستی مادەی کالێک کردو لە یەکەی کات دەرێن چ مامۆستا خێرایی کالێک، خێرایی کالێک. ئەو پرسیارە بیرکاریانەمان هەیە لێرەوە، پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە لە کتابی ڕەش و سپیش، کتابی ڕاهێنانی شتەیدایە، نەوەک لە ئیمتیحان بێتەوە تا ئێستا پرسیاری لێ نەهایتەوە، بەس نەوەک بێتەوە ئاگادار بە دەرێ کاتێک گازی گۆگردیدی هایدرۆژین واتە H2S، گۆگردیدی هایدرۆژینی H2S بە گیراوی نیتراتی قورقوشم دوانی PbNO3/2 تێدەپەڕێت، ئەوە 11.7 گرام 11.7 گرام گۆگردیدی قورقوشم PbS دەنیشێت لە ماوەی 20 چرکە، لە ماوەی 20 چرکە. دەرێ هاوکێشەی هاوسەنگ بنووسە، هەروەها تێکڕای خێرایی کالێک بە مۆڵ لەسەر چرکە بدۆزەوە. تێکڕای خێرایی کالێکمان نییە، دەرێ بەچێ ئەولۆتی دیاری کردێ پێت دەرێ بە مۆلاری لەسەر چرکە، بە مۆڵ لەسەر چرکە، بە ملی لێتر لەسەر چرکە پێت دەرێ. مۆڵە بارستەکەشی دایتەمی ئەو مادەی ئەوەندەیە، بارستەی مۆڵی ئەوەندەیە. هاوکێشەکەمانیش پێ نییە لە پرسیاری بیرکاری، بەڵام ئەگەر هەروە لۆت بینووسین دەنووسین چ H2S زائیدەن نیتراتی قورقوشم PbNO3/2 لە بەرهەم کالێکە چ زووتە گۆڕینەوە نزیک دوور مامۆستا PbS زائیدەن HNO3. PbS ئەوە دروست بوو گۆگردیدی قورقوشم، طبعا دەنیشێتن لەگە HNO3.
هاوکێشەکەی هاوسەنگکەی گۆگردیەکە لە وێژێکمانەیە PV1 بەیەکە نیترات NO3 و دوونێدانە هایدرۆژینەکەش بۆ دووە نووسیمە هیچمان بە هاوکێشەکەی نیە بەس پرسیارەکە دەرێ بینوسە لۆمان دەرێت تێکڕای خێرایی کالێک تێکڕای خێرایی کالێک تێکڕای خێرایی کالێکم لۆ بدۆزەوە بەچ بە مۆڵ لەسەر چرکە بۆ نمونەوە یاسایەکەم نووسی مۆڵەکەی بە حازری نەدایتەمە چی دایتەمە بارستە و بارستەی مۆڵی دایتەمە کەواتە لە دەیکەینە مۆڵ ئەو جلە یاسایەکەی دەت کاتەکە ئایتمان بیست سرکەیە دەرین مۆڵ یەکسانە بارستە لەسەر بارستەی مۆڵی و یەکسانیشە بارستەکە چەندە دایتەمە 11.7 بارستەی مۆڵی چەندە 239 ئەوە دابەش بکە ژمارەی مۆڵەکان دەکاتە چەند 0.489 مۆڵ کەواتە ئەو مۆڵی دۆزیمانەوە دەینم ئەلێرە لەو یاساییدا دەرێم دابەشی کاتەکەی دەکەم یەکسەر دەبیتە تێکڕای خێرایی بەچێ بە مۆڵ لەسەر چرکە 0.489 دابەشی بیستی بکە دابەشی بیست بکە کەواتە دەرین تێکڕای خێرایی کارلێک یەکسانە بە 0.244 مۆڵ لەسەر چرکە ئەوە تێکڕای خێرایی کارلێکمان دۆزیەوە کەواتە ئاگادار بە پرسیارانەمان هەیە نەوەک دەم امتحان لێت بێتەوە چەندە تا ئێستا پرسیاری لێ نەهایتەوە بەس پرسیاری کتابتە ڕێبەری هەڵسەنگاندن کتابی ڕاهێنان لێت مەطلوبە بیزانە ئەوە بەنسبەت پرسیارێکمان حەکە لەسەر دۆزینەوەی خێرایی کارلێک ئەگەر لۆمان هاتەوە بەچ بە مۆڵ لەسەر چرکە پرسیاری دووەم نەفسی شتە دەرێت دووبارە تێکڕای خێرایی کارلێک مرۆ بدۆزەوە بەڵام ئەو جارە دەرێت بەچێ هالۆتی دیاری کردێ دەرێت بە ملی لتر لەسەر چرکە تێکڕای خێرایی کارلێک چەندە بە ملی لتر لەسەر چرکە ملی لترەکەی دایتەمە هەروەها کاتەکەشی دایتەمە چرکەکە بەچی لێ دەکەی دابەشی دەکەی دووبارە پرسیارەکە وایە دەرێگە 5 گرام سۆدیۆممانەیە 5 گرام بیکەینە ناو 100 گرام ئاو تەمان لەگەر ئاوەکە کالێک دەکاتن پاش تێپەڕبوونی 15 چرکە دەرێ ئەوەندە گازی هایدرۆژین دروست دەبیت تەمان لەگەر هایدرۆژین هایدرۆکسیدی سۆدیۆمش دروست دەبیتن دووبارە دەرێ هاوکێشەکەی بنووسە هیچمان بە هاوکێشەکەی نییە بەس ئەگەر بینووسین سۆدیۆم مادەچی ڕەقە زائیدەن ئاو H2O مادەچی شل مامۆستا دەبیتە گازی هایدرۆژین ئەوە دروست دەبی لەگەر هایدرۆکسیدی سۆدیۆم NaOH هاوکێشەکەمان نووسی تەمان سۆدیۆم یەک بە یەکە ئۆکسجین یەک بە یەکە هایدرۆژین دوومان هەیە لەوێ سێمان هەیە لەوەی هاوسەنجی بکەینەوە بۆ 4 هایدرۆژینەکە ئەوە لێرە کلمە 4 سۆدیۆمەکەش بۆ دوو ئەوە هاوکێشەکەم هاوسەنگ کەواتە ئەوە گازی هایدرۆژینەکە ئەوەش هایدرۆکسیدی سۆدیۆم بە شێوەی چ بە شێوەی ئەکوا دروست بووە هاوکێشەکەەوە نووسیمان گوتمان ئیشمان پێ نییە بەس دەرێت تێکڕای خێرایی کالێک بدۆزەوە بە ملی لتر لەسەر چرکە دەرین تێکڕای خێرایی کارلێک بە ملی لتر لەسەر چرکە بە پێی پرسیارەکە لەوەی تر دەیگۆ بە مۆڵ لەسەر چرکە و یەکسانیشە ملی لترەکەی دایتەمە چەندە 14.8 کاتەکە 15 چرکەیە کەواتە تێکڕای خێرایی کارلێک دەکاتە چەند دابەشی بکە مامۆستا 0.987 ملی لتر لەسەر چرکە ئەوە تێکڕای خێرایی کارلێکمان دۆزیەوە بەنسبەت ئەو پرسیارەش ئەوە یەک دوو پرسیار لەسەر دۆزینەوەی خێرایی کارلێک کە هەمان بوو بە مۆڵ لەسەر چرکە هەروەها ملی لتر لەسەر چرکە بابەتێکی ترمان هەیە جوڵە کیمیا یان کیمیای جوڵە لقەکانی کیمیا زۆر لقمان هەیە هەر لە کتابی خۆت لە پۆلی 12 چەند لقێک بە چاوت کردێن ئەو شێوەی هەڵبژاردن لێ دروست بکات بۆ نمونە کیمیای کارەبات هەیە بۆ نمونە کیمیای گەرمیت هەیە بۆ نمونە کیمیای ئەندامیت هەیە ئەلێرەژەوە نووستی جوڵە کیمیا یان کیمیای جوڵە کیمیا یان کیمیای جوڵە چییە دەرێ بەشێکی کیمیایە گرنگی دەدات بە دوو شت خێرایی کالێک لەگەر ڕێبازی کالێک کیمیای جوڵە یان برین جوڵە کیمیا بەشێکی کیمیایە گرنگی دەدات بایەخ دەدات بە چ بە خێرایی کارلێک لەگەر ڕێبازەکانی
کالێکە کیمیایەکان گوتمان کە ڕوو دەدەن زۆربەیان بە چەند هەنگاوە تێدەپەڕن ئەو هەنگاوانە پێیان دەرێن چ پێیان دەرێن ڕێباز ئەو بەشەی کیمیای کە گرنگی دار بە خێرایی کالێک لەگەڵ ڕێبازی کالێک بریتە لە چ کیمیای گەرمییان پلەی گەرمییان وزەی کالێکیان کیمیای جوڵە مامۆستا پێی دەرێن کیمیای جوڵە کەواتە کیمیای جوڵەیان جوڵە کیمیا بەشەی کیمیایە گرنگی دەدات بە خێرایی کالێک لەگەڵ ڕێبازەکان بابەتەکی تر زۆر گرنگمان هەیە ئەوش ئەو هۆکارانەی کە کار دەکاتە سەر خێرایی کالێکە کیمیایەکانتە زۆربەی ئەسیلەکانی وزاری ئەلەو پێنج هۆکارێکە هەیتمان پرسیاری لێ دێتەوە کەواتە تەرکیزی بخە سەرێ بە وردی بیخینەوە ئەو هۆکارانە چین کە کار دەکەنە سەر خێرایی کالێکە کیمیایەکان یەکەم دەرێن سروشتی مادەی کالێک کردو دووەم دەرێن خەستی سێم دەرێن ڕوبەر چوارەم دەرێن پلەی گەرمی پێنجەم دەرێن هاندەر ئەو پێنج هۆکارە کار دەکاتە سەر خێرایی کالێک یعنی چێ یعنی وا دەکات کالێکەکە بۆ نمونە خێرا بیت یان وا دەکات هێواش بیت کەواتە جۆری مادە کالێک کردو سروشتی مادە کالێک کردوەکان دەوردە بین خەستی لەگەر خێرایی کالێک دووبارە کاری تێدەکات ئەگەر خەستی زۆر بی خێراییەکەمان بە شێوەیە خەستی کەمی بە شێوەیە ڕوبەر یان برین وردکردن یان برین هاڕین ئەگەر ڕوبەرەکە زۆر بیت خێرایی ئایا زۆر دەبیت یان کەم دەبیت ڕوبەر کەم بیت چۆن کار دەکات سەر خێرایی کالێک هۆکاری تر پلەی گەرمیمان هەیە هەروە هاندەرمان هەیە بابین هۆکار تەمەشا بکەین شی بکەینەوە بزانین کو پرسیارمان لۆ دێتەوە یەکەم هۆکار هەیتمان سروشتی مادەی کالێک کردو دەرێت خێرایی کالێکە کیمیایەکان خێرایی کالێکە کیمیایەکان بەستراوە بە سروشتی مادەی کالێک کردو هەروەها بەندی نێوانیان خێرایی کالێکە کیمیایەکان بەستاوە بە سروشت یەکەگرە هۆکارانە سروشتی مادەی کالێک کردو هەروەها ئەو بەندە کیمیایان کە لە نێوان مادە کالێک کردوەکاندا هەیە لە نێوان مادەی کالێک کردو هەروەها مادەی بەرەماتووەیە وەکو نمونە لۆتی نایتەوە لە کتابت دەرێت کالێکی هایدرۆژین لەگەر کلۆر ئەو کالێکە چ خێرایە کالێکی هایدرۆژین لەگەر کلۆر کالێکە چ خێرایە بەڵام هایدرۆژین لەگەر نایترۆژین ئەو کالێکە چیە نووسیتی هێواشە ئابزانە ئەو دووە خێرانە بەڵام ئەگەر هایدرۆژین بێ لەگەر نایترۆژین کالێک کاتیە هێواشە لەبەر چێ کەواتە لێرە سروش دەور دەبینی ئەگە وەکو هەڵبژاردن لۆتاتەوە کالێکی هایدرۆژین لەگەر کلۆر خێرایە بەڵام هایدرۆژین لەگەر نایترۆژین هێواشە لەسەر خۆیە بەساوە بە کام لەم هۆکارانێک کە کار دەکاتە سەر خێرایی کالێک سروشتی کالێک کردو خەستی ڕوبەر پلەی گەرمی مامۆستا سروشتەکە لێرە دەور دەبینی یان لە ئیمتیحان لۆ دێتەوە دەرێ کام لەم کالێکانە خێرایە بۆ نمونە هایدرۆژین و کلۆر هایدرۆژین و نایترۆژین بۆ نمونە پێ دەرێ ئاسون و ئۆکسزین مامۆستا هایدرۆژین لەگەر کلۆر کالێکە چ خێرایە بەڵام هایدرۆژین لەگەر نایترۆژین چیە هێواشە نمونەی دووەمی کتابە تا ئەو نمونانە بیزانە دووبارە دەرێت سۆدیۆم لەگەر ئۆکسزین خێرایە بەڵام ئاسن وەکو لە پێشەوەمان بوو لەگەر ئۆکسزین لە مانگۆژنکینان کالێکەکی چییە کالێکەکی هێواشە لەسەر خۆیە کەواتە ئەو دوو نمونەی لۆتی نایتەوە هایدرۆژین و کلۆر خێرایە بەڵام هایدرۆژین و نایترۆژین هێواشە سۆدیۆم لەگەر ئۆکسزین خێرایە بەڵام ئاسن لەگەر ئۆکسزین چیە هێواشە کەواتە لێرە ئەگەر تێبینیە گشتی بدەین لەسەر سروشتی مادەی کالێک کردو لەبەرچە ئەو دوو کالێکە خێرانە مامۆستاوە توخمەچ کۆمەڵی یەکەمی تێدایە بۆ نمونە سۆدیۆم کۆمەڵی یەکەم کۆمەڵی یەکەمیش چنە کانزانە چالاکرد کەواتە هەر کاتەچی توخمەک لە توخمەکانی کۆمەڵی یەکەم یان بۆ نمونە کۆمەڵی دووەممان هەبوو ئەو کالێکانە لەگەر مادەی تر خێرا کالێک دەکەن لە بەرەوەی چالاکرد ئەو نمونەی سەرێ کلۆری تێدایە کلۆر کۆمەڵی هەفتەیە ناکانزایە چییە زۆر چالاکە فلۆر کلۆر بڕۆم یۆد دەتوانانی ئەوهاش لە خۆت دیاری بکەیت مامۆستا کۆمەڵی یەکەمم دیت کۆمەڵی دووەمم دیت لەگەر مادەکانی تر خێرا کالێک دەکاتن کانزانە چالاکن هەروەها کۆمەڵی هەفتە بۆ نمونە هاڵۆژینەکان ئەوانەش ناکانزانە چنە چالاکن واتە کالێکەکانیان چییە خێرایە بەڵام ئەلێرە ئێستا نایترۆژینمان هەیە ئەلێرەش ئاسنمان هەیە نە کۆمەڵی یەکەم و دووەمە ئەوەش کۆمەڵی هەفتە نییە هۆکاری دووەم هەیتمان ڕوبەر طبعا ڕوبەرش کار دەکاتە سەر کالێکە کیمیایەکان بە زیادبوونی ڕوبەر خێرایی کالێکە کیمیایەکان چی لێ دێتن زیاد دەکات وەکو خوێندیتت لە پۆلی 11 دەتگۆ ئەگەر شەکری وردمان هەبی لەگەر شەکری قەند بۆ نمونە کلۆشە کرد وردەکە خێراتر دەتوێتەوە فیزیایی بوو گۆڕانش فیزیایی لە کیمیاژ وایە هەرچەندە ڕوبەر زیادبی خێرایی کالێک زیاد دەکات لەبەر چ لەبەرەوەی پێکداکەوتن زیاد دەکات لە نێوان مادە چ لە نێوان مادە کالێک کردوەکە کە پێکداکەوتن زیادی کرد کەواتە خێرایی کالێک چی لێ دێتن زیاد دەکاتن پێکداکەوتنی کارە ڕوبەر لە کالێکە ناچونیەکەکان خێرایی کالێک بەساو بەچە ڕوبەری بەریەکەوتنی مادە کالێک کردوەکە نمونەی لۆتی نایتەوە دەرێت کالێکی HCl
لەگە ZN HCl کالێکی ئاوە گیراوەی HCl بدەین ئەکوا لەگەر ZN بە شێوەی سۆلید ڕق دەرێ کالێکەکە عەفو هاڕاو لەگەر ZNی وردکرایان سای هاڕاوی ZN کالێکەکە چییە خێرایە هەمان کالێک HCl دووبارە ئاوە گیراوەی HCl ئەکوا لەگەر چێ لەگەر تووتیای ڕق ئەلێرە سۆلیدا کالێکەکە چییە هێواش بۆ یەکەی دۆ چ دەگەڕێتەوە مامۆستا لێرە ڕوبەر زۆرە کە ڕوبەر زۆرە کەواتە کالێکەکە چییە کالێکەکە خێرا یعنی نووسیتی چێ ZN هاڕاو زائیدەن HCl نووسیتی کالێکەکە چییە کالێکەکە خێرایە بۆ نمونە دەمانگۆ خوێ دروست دەبی لەگەر گازی هایدرۆژین ZnCl2 زائیدەن H2 هەمان کالێک بۆ نمونە دەنووسین ZN بە شێوەی سۆلید زائیدەن HCl ئەکوا ئەو کالێکە نووسیتی چێ نووسیتی هێواش کەواتە لەبەر چێ مامۆستا لێرە هاڕاوە وردە یعنی ڕوبەری زۆرە یعنی بەریەکەوتن زۆرە ئەلێرە بە شێوەی سۆلی دەواتە ڕوبەرەکە چیە ڕوبەرەکە کەمە لەبەرەوە کالێکەکە چیە کالێکەکە هێواشە کەواتە کالێکی ئاوەگیراوەی HCl لەگەر هاڕاوەی تووتیا خێرایە بەڵام ئاوەگیراوەی HCl لەگەر تووتیای ڕق لەگەر زینکی ڕەنگ هێواشە دەگەڕێتەوە بۆ چوو هۆکار مامۆستا ڕوبەر ئەلێرە ڕوبەر دەوردەبینی لەبەرەوەی هەمان مادەنە وەکو سەرێنیە بنێ سروشتی کار کردو دەمانگۆ هایدرۆژین کلۆر هایدرۆژین نایترۆژین ئەوە سروشتی کار لێ کردبوو بەڵام ئەلێرە HCl ZN بەس نووستی هاڕاو وردکراو HCl ZN ئەلێرە نووسیتی چ بە شێوەی سۆلید بە شێوەی ڕق کەواتە مامۆستا ڕوبەر زۆرە لەبەرەوە کالێکەکە چی لێ دێتن خێرا دەبێت یان نمونەی تری هینایتەوە دەرێ خەڵووس وردکراو لەگەر خەڵووسی ڕق چەند خێراتر دەسوتێت مامۆستا وردکراو لەبەر چێ چونکە بە وردکردن ڕوبەر زیاد دەکاتن پێکداکەوتن چی لێ دێت پێکداکەوتن زیاد دەکاتن نمونەی دووەمیش ئاگادار بە نەوەگرۆت بکات هەڵبژاردن هۆکاری سێم هەیتمان پلەی گەرمی پلەی گەرمی بە زیادبوونی پلەی گەرمی بە گشتی خێرایی کالێکە کیمیایەکان زیاد دەکات بە زیادبوونی پلەی گەرمی خێرایی کالێکە کیمیایەکان زیاد دەکات لەبەر چ بە بەرزبوونەوەی پلەی گەرمی خێرایی کالێکە کیمیایەکان زیاد دەکاتن بە گشتی چونکە جوڵەوزە زیاد دەکات بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەگەر واخەتی لێدەین یەکەمین شت خێرایی کالێک زیاد دەکاتن بۆ نمونە ناوی لێنم یەکەم یا ناوی لێنم ئەی بۆ نمونە دووەمین شت جوڵەوزە زیاد دەکاتن سێیەمین شتیش ژمارەی گەردە پێکداکەوتووە کارەکان چی لێ دێتن زیاد دەکات کەواتە ئاگادار بە ئەوە سێیەم بۆ نمونە هەیتوان ئەوە یەکەم مامۆستا بە بەرزبوونەوەی پلەی گەرمی خێرایی کالێکی کیمیایی زیاد دەکاتن هەروەها جوڵەوزە زیاد دەکات بەمە ژمارەی گەردە پێکداکەوتووە کارەکان چالاکان چی لێ دێتن زیاد دەکاتن پێچەوانەکەشی ڕاستە نزمکردنەوەی پلەی گەرمی مامۆستا خێرایی کالێک کەم دەکات جوڵەوزە کەمە ژمارەی گەردە پێکداکەوتووە کارەکان یان چالاکان چییە کەمە لەبەرەوە خێرایی کالێک چی لێ دێتن کەم دەکاتن بە نزمکردنەوەی پلەی گەرمی بەگشتی تێبین یەکمان هەیە لە کتابەتی ئیشارەتی پێدانەوە گرۆت بێتەوە دەرێ لە کالێکە باوەکان بەگشتی خێرایی کالێک دەبیتە دوو ئەوەندە بە نزیکەی تقریبان ئەگەر پلەی گەرمیەکەی 10 پلەی سیلیزی یان 10 کلڤن بەرز بکرێتەوە هەرچەندە دەبی بە تاقیکردنەوە بین خێرایی کالێک بدۆزینەوە بە زۆکو تێبینە گوستی دەرێ لە کالێکەکان ئەگە پلەی گەرمی ببیتە 10 پلەی سیلیزی ئەوەن زیاد بکات یان 10 کلڤن زیاد بکات نزیکەی خێرایی کالێکە کیمیایەکان چی لێ دێتن دووهێن دەبیت ئەوەش بەنسبەت ئەو هۆکارەکە هەمان بوو لەسەر پلەی گەرمی هۆکارەکان تەواو بکەین دەچین تەمەشا هەندێک پرسیاری وزاری دەکەین بزانین لە امتحانی وزاری و پرسیاری لایەتەوە چوارەم هەیتمان خەستی پەیوەندی وەکو باسمان کرد لە سەرەتای کەرتەکە لەگەر خێرایی کالێک پەیوەندی خەستی پەیوەندێکی ڕاستەوانەیە یعنی بە زیادبوونی خەستی مادەی کالێک کردو خێرایی کالێک کیمیایەکان بەگشتی چی لێ دێتن زیاد دەکاتن لەبەر چێ لەبەرەوەی دووبارەکە خەستی زۆر دەبیتن یعنی ژمارەی پێکداکەوتنەکان چی لێ دێتن زیاد دەکات لەبەرەوە خێرایی کالێک زیاد دەکاتن نووسایە سوتانی کاربۆن لە ئۆکسجینی خاوێن خێراترە وەک سوتانی لە هەوادا وەکو پرسیار لە امتحانی وزاریش کردی هەڵبژاردن لەبەر چ کاربۆن خەڵووس لە ئۆکسجینی خاوێن یعنی صاف ئۆتو وەکو بۆ نمونە ئەو بڵانەی هەیتمان ئۆکسجینی تێدایە خێراترە لە ئۆکسجینی هەوا دەگەڕێتەوە لۆ چ لۆ خەستیەکەی ئۆکسجینی خاوێن یعنی بەس ئۆکسجینە بابرین خەستیەکەی سەتا سەتە بەڵام لە هەوا دەبینی بەشەکی چییە بەشەکی ئۆکسجینە 121
کەواتە خستیەکەی کەمترە چونکە خستی ئۆکسسیجینی خاوێن چییە دەرێ زیاترە وەکو گوتمان ئۆکسسیجینەکە بۆ نمونە 100 بەڵام لە هەوادا ئۆکسسیجینەکە نسبەکەی چەندە 121 کەواتە لەبەر چ خەلووس لە ئۆکسسیجینی خاوێن خێراتر دەستی بەراورد لەگەر ئۆکسسیجینی هەوا هۆیەکەی لۆچ دەگەڕێتەوە مامۆستا خستیەکە لێرە دەور دەبینی لەبەرەوەی ئۆکسسیجینی خاوێن بەس ئۆکسسیجینە 100 تقریبا دەکاتە 5 ئەوەندەی ئۆکسسیجینی هەوا بەڵام لە هەوا 100 21 ئەوە وەکو تێبینی لێرە نووسیتمان تێبینیەکی ترمان هەیە دەرێن کالێکی ناچوونیە خێرایی کالێک بەستاوە بۆ نمونە بە خستی هەروەها ڕووبەر یعنی هەم خستی کاری تێدەکاتن هەم ڕووبەرش کاری تێدەکاتن کالێکە چی ناچوونیەکمان هەیە وەکو لەسەری شارتمان پێدا بۆ نمونە دەرێن چ ZN زائدن HCl ئەوە کالێکە چی ناچوونیەکە ZN CL تو H2 دەبینی مادەی ڕقی تێدایە ئەکوای تێدایە گازیشی تێدایە بەڵام ئەگەر کالێکەکە چوونیەک بوو دەرێ خێرایی کالێک بەستاوە بە خستی بۆ نمونە کالێکەکمان هەیە وەکو نایترۆژین هایدرۆژین دەبیتە ئەمۆنیا هەمووی گازن خستی ئەلەوێ دەور دەبینی وەکو تێبینی ئەوەش لەسەر ئەو هۆکارە کە هەمان بوو چ بوو ئەویش خستی آخر هۆکار هەیتمان هاندەر لە پێشەوەش خینمان لە بەندی پێشەوە مادەیەکە خێرایی کالێکی کیمیایی دەگۆڕێت بێ ئەوەی لە کار بکرێت هاندەر مادەیەکە کالێکی کیمیایی خێرا دەکاتن بێ ئەوەی خۆی لە کار بکرێت یان بگۆڕێت دەکرێت لە هەنگاوەک لە هەنگاوەکان هاندەر بەشداری بکات بەڵام لە کۆتایی هاندەرەکە وەکو خۆی دروست دەبیتەوە بڕەکەی کەم ناکات زیاد ناکات کەواتە ئیشی هاندەر چیە مامۆستا کالێکەکان خێرا دەکات مادەیەکە خێرایی کالێکی کیمیایی دەگۆڕێت بێ ئەوەی خۆی لە کار بکرێت ڕوونکردنەوەک بەسیت بدەین لەسەر هاندەر لە پۆلی 11 خوێندیتت ئادەمانگۆ بۆ نمونە دەرین چ KClO3 کلۆراتی قوڕقوشم مادە چی ڕقە بە گەرمکردن لەسەر تیرەکەی دەمانووسی MnO2 دەبیتە KCl بۆ نمونە گازی ئۆکسسیجین ئەوەی لەسەر تیرەکەی دەنووسێ ئەو واتە چ واتە هاندەر دەمانگۆ مادەی کیمیایی لەسەر تیرەکە دەنووسێ پێی دەرێن چ پێی دەرێن هاندەر هەمان کالێک ئەگەر هەمبی KClO3 دووبارە دەبیتە KCl زائدن O2 یعنی هاندەرم بەکارینا لێرە با بنووسم بێ هاندەریش نفسی مادە دروست بوو چ دروست بوو مامۆستا ئەوە دروست بوو ئەو خوێە کلۆریدی پۆتاسیۆم ئەلێرەش کلۆریدی پۆتاسیۆم گازی ئۆکسسیجین لێرەش گازی ئۆکسسیجین ئەدی ئیشی هاندەر چ بوو بەس کالێکەکە خێرا دەکات بۆ نمونە ئەگە بە سەعاتەکە ئەو کالێکە ڕوو بداتن ئەلێرە دەبیتە 20 دقه دەبیتە 25 دقه کەواتە هاندەر مادەی کیمیاییە لەسەر تیرەی کالێک دەنووسێت ئیشەکەی ئەوەیە تەنها کالێکەکە چ دەکات کالێکەکە خێرا دەکات هاندان چیە دەرێ بریتە لە خێراکردنی کالێک هاندار بریتە لە خێراکردنی کالێک بەهۆی چ بەهۆی هاندەرێک طبعا دوو زۆر هاندەری نووسیە هاندەر گرنگە تقریبا زۆربەی زۆری ئەسیلەکان پرسیاری لێ دێتەوە ئێستاش پرسیارە وزاریەکان تەمەشا دەکەین دەبینی زۆر پرسیاری لێایتەوە هاندەری چونیەک لەگەر هاندەری ناچوونیە کو دەمانگۆ کالێکی چونیەک کالێکی ناچوونیەک هاندەری چونیەک یعنی چ یعنی دۆخی هاندەرەکە وەکو دۆخی مادە کالێک کردوەکانە ئێستا بۆ نمونە لێرە مادە چ ڕقە هاندەرەکەشمان مادەی ڕقە ئەوە دەبیتە هاندەرەشی چونیەک هەمان دۆخی مادەی کالێک کردووی هەیە هاندەری چونیەک واتە دۆخەکەی وەکو دۆخی مادەی کالێک کردووە هاندەری ناچوونیەک یعنی دۆخی جیاوازە لە دۆخی مادەی کالێک کردو ئاستا بۆ نمونە دەنووسم C2H4 گاز زائدن H2 بۆ نمونە گاز لەسەر تیرەکەی نووسیتم PT پلاتین مادە چ ڕقە کەواتە لێرە دەبیتە چ دەبیتە هاندەری ناچوونیەک لۆ دۆخی جیاوازە لە دۆخی چ فیزیایی مادە کالێک کردوەکان هاندەری چونیەک هەمان دۆخی فیزیایی مادەی کالێک کردووی هەیە هاندەری ناچوونیەک دۆخی فیزیایەکەی لە دۆخی فیزیایی مادە کالێک کردوەکان جیاوازە هاندەرەکە شرە مادە کالێک کردوەکان ڕقە هاندەرەکە ڕقە بۆ نمونە مادە کالێک کردوەکان گازە پێی دەرین چ پێی دەرین هاندەری ناچوونیەک پرسیارێکمان نووسێ دەرین کاریگەری هاندەر چیە لەسەر خێرایی کالێک چۆن کار دەکاتە سەر وزەی چاڵاکردن مامۆستا کاریگەری ئەوەیە خێرایی کالێک زیاد دەکات وزەی چاڵاکردنیش چرێ دەکات ئێستا دێنە سەرێ وزەی چاڵاکردن کەم دەکات هەروەها دەبێت ئەوەی پێکێنانی ئالۆزی چاڵەکراوی نوێ کەواتە هاندەر ئالۆزی چاڵەکراوی نوێ پەیدا دەکات خێرایی کالێک زیاد دەکات هەروەها وزەی چاڵاکردنیش چی لێ دێتن کەم دەکات پرسیارێکی کتابتە لە شەرحیاتەکەی باسی کردێ دەرێت لەبەر چێ بە زۆری کانزاکان وەک هاندەری ناچوونیەک بەکاردێن دەرێت چونکە کانزا ڕومژینی مادە کالێک کردوەکان لە سەر ڕووی کانزاکە زیاد دەکات یعنی چ ئەو قسە واتە خەستی زیاد دەکات کە خەستی زیادی کرد کەواتە خێرایی کالێکەکە چی لێ دێتن خێرایی کالێکەکە زیاد دەکات یعنی بە زۆری ئەمە کانزا بەکاردێنی لە کالێکە ناچوونیەکەکان وەکو هاندەر لەبەرەوەی خەستی زیاد دەکات خەستی مادەی کالێک کردو
بەهۆی ڕومژینی مادە کالێکردوەکان لەسەر ڕووی کانزاکە. بزانەوە کاریگەری هاندەرە لەسەر وزەی چاڵاکردن، ئالۆزی چاڵەکراو، هەروەها خێرایی کالێک. بزانە ئەو هێرکاریەمان هەیە، ئەو هێرکاریەمان هەیە سەرەتا هاندەرمان بەکار نەینایە، سەرەتا هاندەرمان بەکار نەینایە. ئابزانە وزەی چاڵاکردنەکەمان هەیە، وزەی چاڵاکردنەکە بەبێ هاندەرەوە نووسیتی بێ هاندەر ئەوەندەیە وەکو نمونە ئەی وزەی چاڵاکردن 75. لە ئی دووەم نووسیتی بەبوونی هاندەرێکی کیمیایی بۆ نمونە یۆدیدی بەکارینای ئای سارب. بزانە وزەی چاڵاکردنەکەی چیری هاتیە کەمی کردیە، وزەی چاڵاکردنەکەی کەمی کردیە. ئەلێرە ئالۆزەکەت هەیە، ئەلێرە ئالۆزەچتر دروست بووە، ئالۆزەچتر وزەی چاڵاکردنەکە سەرەتا بۆ نمونە ئەوەندەیە، ئەلێرە بزانە کەمی کردێ بوویتە چەند، بوویتە ئەوەندە وزەی چاڵاکردنەکە بۆ نمون بوویتە 50. هاندەری تری بەکاری نایە وردە وردە بە پێی هاندەرەکە وزەی چاڵاکردنەکە چیری هاتیە، وزەی چاڵاکردنەکەی کەمی کردیە. کەواتە دەتوانین بنووسین پەیوەندی هاندەر لەگەر وزەی چاڵاکردن پەیوەندێکی چیە پێچەوانەیە. بۆ نمونە دەرێن چ بەبوونی هاندەر ئەوە گرنگە، یەکەم وزەی چاڵاکردن کەم دەکات. دووەم ئالۆزی چاڵاکراو دووبارە چی لێ دێت، کەم دەکات. سێەم خێرایی کارلێک چی لێ دێت، زیاد دەکات. ئەو تێبینی هەنە لەبەر چاوت بی لۆ پرسیارەکان ئەستیفادەی لێ دەکەیت. چوارەم دەتائج گۆڕان لە ناوەڕۆکی گەرمی، وزەی کارکردو وزەی بەرهەم ناگۆڕێت، وزەی کارکردو وزەی بەرەمات و ناگۆڕێت. کەواتە دەتائجەکە جێگیرە. دەتائج یعنی ئەو بەینەیە نێوان مادەی کالێکردو و مادەی بەرەمات و بزانە هەر هاندەرێک بکاربینی ئەو شوێنیان نەگۆڕایە، کەواتە نەوزەی کارکردو دەگۆڕێت نەوزەی بەرەمات و، کەواتە دەتائجەکەش چی لێ دێت، دەتائجەکەش ناگۆڕێت. کەواتە وزەی چاڵاکردنی کەم کرد، ئالۆزی چاڵاکراوی نوێ دروست بوو ئەویش کەم بوو، کە وزەی چاڵاکردن کەم دەکات، ئالۆزی چاڵاکراویش کەم دەکات، خێرایی کالێک زیاد دەکات، هەروەها کار ناکاتە سەر دەتائج، کار ناکاتە سەر جۆڵە وزە، ئەوانە ناگۆڕێتن ئاگادار بە، کار ناکات سەر وزەی مادەی کالێکردو هەروەها وزەی مادەی بەرەماتوش کە هەمانە. ئەوە بەنسبەت ئەو هۆکارانەی کە کار دەکاتە سەر خێرایی کالێکە کیمیایەکان. هەندێک پرسیاری وزاریمان هەیە، پرسیارە وزاریەکان بزانین لەسەر ئەو هۆکارانە چۆن لە ئیمتیحانی وزاری هایتەوە. هیوادارم سوورتان وەرگرتبی لە دەرسی داهاتوو هەندێک پرسیاری وزاری تەماشا دەکەین.